ناحیەی بالیسانی خۆشناوەتیە لە سنووری قەزای شەقڵاوە. بە پێی پێویست حکوومەت خزمەتی ئەو سنوورەی نەکرد. مەسەلەن بۆ نمونە لێرە 150 خانی لۆ کەسوکاری شەهیدان کرا، هیچ خزمەت گوزاریەکی دەگە نەکرا، نە جادە، نە ئاوەڕۆ، نە کارەبا، یعنی تەنانەت خانیەکان کران و خەڵک بەجستانان دەناو قڕێدا بوو تا ئێرانە. هەتا ئێستا 1 مەتریش لە ناو بالیسانێک کە 200 پارچە زەوی بە فەرمی دابەشکرایە لۆ خەڵکی 1 مەتریش قرتاو نەکرا لە یەک جادەی ناو کۆڵانەکان. ئەوە 2 جار 3 جار بە حیساب ئەمر دەرچی کە عەلە ئەساس ناو ماڵەکان قیرکەن، بەڵام بەداخەوە ئەوەش نەکرا. ناحیەی بالیسان لە ڕووی خزمەت گوزاری بەڕاستیان لە هەموو بوارەکی زۆر لاوازە ئاستی خزمەت گوزاری، بە تایبەتی ئەو خزمەت گوزارێنە کە زۆر پێویستن، ڕێگاوبانە کە 13 گوندی هەیە، هەر 13 گوندی ڕێگاوبانەکەی ئەوەندە خراپە، یعنی تا ئێستا نەکۆنکرێتە نەقیرە. هەتا زانیارێکی دیکەش ناحیەی بالیسان 1 گەڕەکی فەرمی 1 مەتر کۆنکرێت و قیڕشی نییە، یعنی هەمووی خۆڵە و هەمووی چەوە تا ئێستا خزمەت گوزاریەکان لەو ناحیەیە لە ئاستێکی زۆر لاوازدەیە. ناحیەی بالیسان لە ساڵی 1999 کراوە بە ناحیە، تاوەکو ئێستا زۆرترین گرفتی نەبوونی پرۆژە خزمەت گوزاریەکانە لە سەنتەری ناحیەکە و تەواوی گوندەکانی سنوورەکەی لە سەرووی هەمویان خراپی ڕێگاوبان و کەمی فەرمانگە و دەستگا دامەزراوە حکوومیەکانە بۆ ڕایکردنی کاری هاوڵاتیان. ئەگەر بۆ هاوڵاتیان و دانیشتووی ناحیەی بالیسان نەبوونی پرۆژە خزمەت گوزاریەکان گرفتێک بێ، ئەوە بۆ مەهدی مستەفا بەڕێوەبەری ناحیەی بالیسان خراپی و نەبوونی باڵەخانەی ناحیەکەشی گرفتێکی ترە. ئەو خزمەت گوزاریە کرا لە ئاست پێویستیەکانی سنوورەکەماندا نییە، بەڵام بە تایبەت ڕێگاوبانمان زۆر وێرانە، زۆر خراپە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران موافقەی کردووە 9 کیلۆمەتر فەرشکردنی ڕێگاکەمان دەرچوە ڕێگای سەرەکی خەلیفان بالیسان و 1 کیلۆمەتر بە دووسایدکردنی ڕێگاکە. گەڕەکی شەهیدانمان هەیە، حکوومەتی هەرێم 150 خانووی دروست کردووە، بەڵام زێرا بوو کۆنکریتکردنی کۆڵانەکان و ئاوی بۆ نەچووە. ئێستا لەسەر ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بە جێبەجێکردنی کرایە، تۆڕی ئاویان بۆ بەسرایە، کارەبایان بۆ چووە، کۆڵانەکانیش ئێستا لەژێر چاوڕێژکردندا ئیشی لەسەر دەکرێتن، لە ماوەیەکی نزیکدا ئینشاڵڵا کۆنکریت بکرێتن. 10 ساڵ لەمەوبەر حکوومەتی هەرێم 150 خانووی بۆ کەسوکاری شەهیدانی کیمیابارانی بالیسان دروست کرد، بەڵام بەبێ خزمەت گوزاری لە ئاو و کارەبا و ئاوەڕۆ و چاکردنی ڕێگاوبان و شەقامەکانی ئەو گەڕەکە ئێستا لەسەر ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو خزمەت گوزاریانە ئەنجام دەدرێن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی بالیسان.